برای رحمت بیت برای توشی حادثه که سیارت بیت اگر کو گیان خوش دست داد شارع مکو یلا کی مسیلی هند بر تسکن بیت اگر هندی کو یلا جهل یان دایبو گیان خوش دست داد گلک ریدان پیدا منشه اگر هنده برفنگیا جاده آنجی نبونا جاده که برفره جنگل زگل جد سایدی راجع اف شارع برينو كهوصان هبو يعني قالك مخالف الشارع تذكروا برو صوت هاتي يا متناسق قابل که خوش ناسق که خودش ریدانه که بریندار بی سائق اتيد بيني درجة سيارات رود يجي ده الراوستيتن أفا ازدحام كتكر اگر جادت ما درس بان بشوي که درس هات بانه چه کرن هر گاو کل بنگه ما طنبل مال درگه با رزیتی رو مقدگه تا جهری دار ئێرە پارێزگای دهۆکە ئەم شارە دەکەوێتە باکووری ڕۆژاوایی هەرێمی کوردستان دانیشتوانەکەی زیاتر لە 1,500,000 کەس دەبێت بەرنامەی ترافیک ئەم جارە دەچێتە و پارێزگایە و باز لە ڕەوشی هاتوچۆ دەکات و بە دوواداچوون بۆ یەکێک لە هۆکاری ڕووداوی هاتوچۆ دەکات ئەو هۆکارە برینێکی قوڵە کە بەهۆیەوە هاوڵاتیان دەبن بە قوربانی زۆربەی جاریش قوربانیەکان گیان لەدەستدان و کە مەندام بوون بە دوای خۆیدا دەهێنێت بۆیە بەرنامەی ئەم جارەی ترافیک ئەو هۆکارە دەخاتە ڕوو هۆکارەکەش بریتیە لە ڕێگاوبان ئەم شارە کەم و کوڕی لە ڕێگاوبان وەک کێشەیەکی زەقف خۆی دەردەخات کە شۆفێران بەدەست خراپی بەشێکی زۆر لەو ڕێگایانە دەناڵێنن ئەو کەم و کوڕیانەش بریتین لە بەرپەسچی و پێچاوپێچی بەشێک لە شەقامەکان و نەبوون یان کەمی شوێنی پێچکردنەوە کەوای کردووە گرفتی بۆ هاتوچۆ دروست بکات لەگەڵ ئەو کەم و کوڕیەش زۆری ژمارەی ئۆتۆمبیل کە کێشەکەی گەورەتر کردووە جەنجاڵی و قەرەباڵغی و خنکانی شەقام بە دوای خۆیدا هێناوە بۆیە هاوڵاتیان لە شاری دهۆک دەنجی ناڕەزاییان لە ترافیک دەگەێنن سەبارەت بەو کەم و کوڕیانە لەو شارە زیاتر لە 78 کیلۆمەتر شەقامی قرتاوکراو هەیە کە 260,000 ئۆتۆمبیلی تۆمارکرا و پیایدا هاموشۆ دەکەن هاوکات 37,000 ئۆتۆمبیلی ئاوارەکانیش تایدا هاتوچۆ دەکەن بەشێکی زۆری ئەو شەقامانە ماندوون و شەکەتن چونکە بەر لە 70 ساڵ دروست کراون کۆنی ئەو شەقامانە و زۆری ڕێژەی ئۆتۆمبیل وای کردووە شەقامەکان توانای لە خۆگرتنی ئەو ڕێژەیان نەبێت و تەسک و بەرتەنجی ڕێگاکان کێشەکان گەورەتر بکەن ئەمە ژوای کردووە هاوڵاتیان میگەڕاندن ترافیک لە بەرنامەی ئەم جارەی بە چیرۆکێکی ناخەژێن دەست پێ دەکات ئەو چیرۆکە لە ئەنجامی نەبوونی هیچ بربەستێکی پەرژینی و تەچی ڕێگای هاتوچۆ ڕوویدا ڕووداوەکەش خەونی خێزانێکی لە ناوبرد جەرگی دایک و باوکێکی سووتان شیرازەی خێزانێک تێک دەدات و ئەو منداڵانە بێباوک دەکات ئەو منداڵانە بێبەش بوون لە ناز و سۆزی خۆشەویستی باوکیان تەنیا لە خێزانێک ڕووداوێکی هاتوچۆ بووە مایی ئەو هەموویە شوازارە کە ساڵانە سەدان خێزانی هاوشێوەی ئەو خانەوادەیە دووچاری ئەو ئازارە دەبن برای رحمت بیت ویرجو دو درکەویجی گەلماڵە خۆفتی و تەلەفۆنێت ئەڤڵێت خۆیت کردی و مەسنجەری ڕیساڵە و گەلەکەوێت فڕێ کردی رکەفتنەوەی دۆچتە قوتابخانەیە کولیژی داخینیتن برای توشی حادثه که سیارت بیت مبینا قدشه و سرسن کردوی شارع هنه بیت اگر که گیان خوش دست دادن گل حواله که گل داوجی بریندال بوله سپاس بخودینی که بسلامته تنی برای ما ویری دانه هنه دا گیان خوش دست داد افریدانی تنی منطقه ما گلک شد بنیت دعمت سیاره و لگدانی جبر هند خوزش حکمتیت که اینکو پتر بیتا ریکی تنه زیادتر خلق نبیتا قربانی و ادعایال کسی نمی نبیدای باب و راستی را که ما هند ند باشونه کی پیویست راسته احتمال خلطیش شوفر آجی هبیتنش اگر
لش هاجتنا سیاره یعنی هر اگر که دی بیدله دوباره دخوازش حکمت که اینکو پتر گرنگی به تواره که تنیدا کو خاله کلی بس بیتا قربانی و سیاره و رکت هات نچونه اگر هاتو چونه اوی یان جهانی جان خوش دست دا بر هنده دوباره دخوازش حکمت که این گلا گرنگی بنا ریکد ما ورسا شارع مکو گلا که مسیلی هند بر تسکن بیت اگر هنده کو گلا جهال یان دایباب یان خوش دست دن هر وسط دخوازش ری بری هات نچونه جیت یان تایبت دورانات پارزگاه دو که کو گرنگی بنا وان ریکت هنی ورسا اشارت هات نچونه بو خلکی بدانن دوکو هر دمی باران اکیان تشتکل شارع تنشی بم نبیت اگر جانش دزدان خلکی ترافیک لە بەرەبەیانێکی زوو لە شاری هەولێر هەنگاو دەنێت بۆ شاری دهۆک لە یەکەم هەنگاو ترافیک دەیەوێت بچێت بۆ بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی ناو شار لەو شارە ئیدی لێرە بەرپرسی ڕاگەیاندنی هاتوچۆی دهۆک بۆ ترافیک قسە لەسەر ئەو هۆکارە دەکات. بله ڕێکوبۆن ینی بسپورین ترافیکی گوتینە ئەیکیش فاکتەرێن مازنە بۆ پەیداکردنا کارەساتên دڵتەزین ڕوودانێت هاتوچۆی خەلکانێک بتە قوربانی هەکەر هاتوان بێژن جادەك لە ئاستی پێویدانە بیتن کەمەکۆڕی هەبتن زۆر تاساتێدا بن هاتوچۆ درستایی ژەیەک نەهات بیتە جیاوازکردنێ ئەڤە بیتە فاکتەرێک کارەساتên gelekî mezin rî bidin. پارێزgeha Dûkê gelek cara dibînê gîrogirêv durst bin. Yek cade man heye bijne Hêla Bilezil parêzgeha Dûkê. Ev cade 7 kîlometre 7 trafîkê têda ye. Ev trafîkê eger bêne rakirin bîte underpass, overpass, projeyê hatuçû cantir debît rawestandin rengvedana wê de gelek baştir bîtin gîrogirêvtên hatuçû durst nabin. Derbarê rawestandina trompêla Torodekî parkmetên bestîv hewandina wan hatina wan trompêla bo parêzgeha Dûkê wek pêdivî cihê rawestandina wan nehatiye davînkirinê ev jî qurbaniya mezin kî bîte qurbanî polîsî hatuçû yani bû numune pêş demda dezgahekî yê profesyonel dezgahekî yê mezin karê xwe nebîte bi başî rêve nebirbitin masterplaneka paşarojî nebîtin polîsî hatuçû bite hokarek ku evrgerek xistin bête encam dan bîte qurbaniya nebûna wê ezmûnê wê karê hene wê nehatiye encam dan. کەموکوڕی ڕێگاوبان لە بەشێکی ئەو شارە تیمی بەرگری شارستانی هەراسان کردووە چونکە ئەو تیمانە لە کاتی ڕووداوی هاتوچۆ بە تایبەت ڕووداوی ئاگر بە گشتی ناتوانن ئەوەرکە بە خێرا ڕاپەڕێنن هۆکارەکەشی بۆ خراپی ئەو ڕێگایانە دەگەڕێنەوە. پارێزgeha Dûkê ya navbera du çiyada ku wekî ya diyar şareyt me cadên me zûr tangin zûr cara rîdanê ta girtêverbûnê peydad bin yan jî heta rîdaneka welgerandina trombêla yan demeka trombêla peydad bît tîmên me biçine cihê rîdanê qerebalaxeka îkcar ya zûr durist bî ser cadî ji ber ku cade zûr tangin gelek cade henet xirabîn hene hatîne duristkirin gelek cara trafîka gelek xebsa çibî ji ber nebûna cadê serekî ku parêzgeha Dûkê em hezkên cadê ehtiyat hebin ji bo rîdanê ta girtêverbûnê ji bo îshafê ji bo hatnûçûnê. Parêzgeha Dûkê bi giştî cadê wê net guncayîne ji ber hindê çinko ekî sîstemekê alemî hat bête çêkirin standerî cîhanî bête çêkirin cadên me berfir heban li vêre her gavek li bingehê me trombêla me derget ba dezîtî wextgehte cihê rîdan. Cadet
خراب بن یان تاسا کل جاده های ریدان هات نوچونه پیداد بن ویراجی وقتی ریدان هات نوچونه پیداد بید تیمن چنه جه ریدان جبهنده اگر بریندار نفترون بله ده بند کاری قرطال کردن بو بیت کردن بیتن وقت فرقینا نخوشخانه نزیکترین بنگه تندرستی هر روز سایانجی بید گله جا ترون بل ول گرتیان لگ داتن 15 ریتا سر جاده مترسیا پیدا بونا آگیری جدرد بیش برهنده ویت امزیب گهینا جه ریدانه اوج گله جبوی اگر امزی نگهش نجه ریدانه برکو جاده تانگل تەسچی و بەرتەنجی ئەو شەقامانە و نەبوونی ڕێکاری پێویست بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە هاوڵاتیانی نیگەران کردووە. هاوکات دەگوترێت ئەو خراپیە وای کردووە بەشێک لە شۆفێران سەرپێچی بکەن و ڕۆنگ ساید لێ بخڕن. ئەمەش لەبەر نەبوونی شوێنی وەستان وای کردووە هەر کەس بە ئارەزووی خۆی لە هەر شوێنێک ئارەزوو بکات بیوەستێنێت. حاليا بيقفكي اف شارع برينو كه حصان ابو وقتی اول چون بو رخی هاتم بو رخی پانوراما پشتی اینگه وقتی حصالی کرین عالم هشتا هزرا برید کتن که اف شارعی هاتنی هندکی گلک جارا حصاتین مخالفیتین بوساتین بله حصا بو رخی جسری ویتین يعني قالك مخالف الشارع تدكن واكيد يجي ايفاريا ساعتها كي ساعات 2 ساعات سيكي ناي داري لێرە زۆری ڕێژەی سەرپێچی زۆر بەسەقی دەبیندرێت ئەو سەرپێچیانە لە هەموو شوێنێک هەستی پێدەکرێت ڕاوەستان لە شوێنی قەدەغەکرا و ڕۆنگ ساید لێخڕین تەسچی و بەرتەنجی شەقامەکان ڕاگرتن بە سێڕیز ئەوانە هەموو گرفتن لە ئەنجامی کەم و کوڕی لە ڕێگاوبان دروست دەبێت تایبەتی کوردستان دهوکێ یعنی پیچێکی ئیزدحامێک زیادە چێت بێتن تایبەتی پشتی نیڤرۆ و ئەو جادێت تبینێ ئەو جادە يعني الدف جدان وهدرة وحتى تجي أو جسرانة زور ازدحام كي مازن شد بيتن تاخذش حكمة أمات كم يعني أبي بيلاني دهو كي جبهة جافدان وكي هفليري زور نفقة هي زور شارع جوي زورة والسواري زور ترجي بس وكي فيري ازدحامنينا ازدحامي زورة أو شارعنا زور ازدحام كي مازنة وشارع ما يديجي يدبجنا مطعم باجلور ومطعم دنيا الولاية أو زور ازدحام كي مازنة ترافیک لە بەدواداچوونی بەردەوام دەبێت و دەچێت بۆ سەرۆکایەتی شارەوانی پارێزگای دهۆک لێراندا زیارێکی کاربەدەست دەبینین ئەو بێد و دڵی بەرگری لە باشی و ستانداردی ڕێگاوبانەکان دەکات و دەڵێت شەقام و ڕێگاوبانەکان بە تایبەت لە سەنتەری شار هاوشێوەی شەقامەکانی ئەوروپا و شاری بەرلینی ئەڵمانیان و وەک ئەوان ستانداردن بشكل ما لجناك هاي لجنة بجن لجنة سربيريا هاتنو چون ناف باجيري سركاتيا باجيراني سركاتيا في لجنة كاتن تقال انداميا ريفيريا هاتو تشاد هو طبعا الان تشيكر سنتري باجيري قالك ازدحام بو هر دو شارع توي هاتنو چون بون ماكرا اك سايت اك چون اك هاتن ام قالك تدانا جحبون قالك باج بو زيدا يعني ازدحام جي قالك كيم بو باشتر اللي هاد بس ما مشكلة الرئيسية هي خلقي ما هردو خلقت ما چه سايق بيت چه افتينو چم بيابينو بچن بيجري بفان شولا ناكن مثلا دي سايق ات يدبيني درجة سيارات رو دي يجي ده الراوستيتن اف ازدحام تشتكتن بشتويت بتا ازدحام خلق يجي ما خطط عبوري تشيكين حتى ما خطط عبوري صور جيكين دا عالم سر رابطشيتو سايق ناچن سر كسرنايتو بچيت هريك دي تراخ كي راشيت اذا جاركالي دي ازدحام تشبيت يعني سبب الرئيسي ازدحام دهوكي چیه خلقی میاش هر دولا و چه شوفر بیتن چه هوالاتی بیتن تو باورنه که چه شارع در و ولات ماجی هندیوات فرهبن فرهیا شارعی مشکل حل نکرد بالعکس دیزدت اللي كانت فرهیا شارعی دی پتر سیاره اینتی دا و ریجک زور یا سیاره یا زیده بوی من وگاوی احصائیات تاین تقریبا سال 2014 حتی 2008 22 ساده سیاره زیده بوی نواجری دا تو باورنه که چه شارع در و ولات ماجی هندیوات فرهبن کوبوچی و گاول سنتریت همی باجر دنیای توبچی هر برلین هر پاریس هر همی عرضه ازدحام هراهی بوچی چونکو سنتر باجریه اما اف استانداردن و از چیم بجم ماستراجی پیچک استاندارد
سنتر باجرا دائما وقتی چید بید باجر چید بید اف شقامه سالت هفته یادایت هاتی نچیگیرن وقتی وان چیگیری احتمال هزار 5 ساله کر بید یا 10 ساله کر بید هزار 30 ساله نکری ام 5 ساله تو وقتی خطه کی دانی تو پلان کی دانی نو باجر کی دا که همین احیاوه و تو هزار 5 ساله بکی تازانی کسی باور نکرد وقتی کی دهو که 1000 سیاره لینه بون و گاوه 180 آن 200,000 سیاره سنتر ویدا اوه همی و تو نشی چوجا دستکاریت سنتری دا بکی نه تو شی شارع فرح کی و نه تو شی چوکو همین عماره نه و همین سیکن و اودینه شارع درستن هکر ام هفتش صديجي الديفرين مايا بتشين اف لذاتي ينصر عابو مهات يا تحديد كرن هكا ام بيجيري بي بكين وام ديفوي بتشين باور بكر رضا ديجالكت كين بنا دو سيش صدي بس مشكله ما تشي هكر شارع مثلا 5 متر جيبيتن هنديش مبيت از دي سريع كم انا دي زيده هاجوتن يعني افرضا وين حتى في قاوي همش سرعينها لە کاتی ئامادەکردنی ئەم بەرنمەیە ڕووداوێکی هاتوچۆ دروست دەبێت ترافیک شانبەشانی مەفرەزەی هاتوچۆ دەچێتە شوێنی ڕووداوەکە خرطوم بدار باسكران نه سر خرطوم مرة چی کسی نهاتیه بریدارگران نبون یاردو بتنه نه باش کاغذ که طرفی دی ها ساقي ورا بخون توش کی شرخی تادی دست بیکی اشتري کسایدی تادی باز سیارادی کسایدی تاد طرفی دی طرفي السعودي شنو صار؟ إيه. هم هل بتشي بله داشت یاس که سیاره که ربا داشت بدار باز بی داشت دانه سر خرطوم ما خرطوم نیوه که جاده بري بدنا مثلا خرطوم باش سعودي وقتی وادی موتب سیاره ندی اشتري داش ما الشارع داش نيجا وخش باش يوال شطوفته نه بله سيدي دست حادثه وصل بگیم هدو سر بله سيدي او اشتياز كده زود در باز تو سایت دیو سر داش ما سایت چونو در باز ئیدی دوای لێکۆڵینەوە لەلایەن ئەفسەری هاتوچۆ لەو ڕووداوە دەردەکەوێت لەبەر تەسشی ڕێگا پێکدادان دروست دەبێت لە نێوان ئەو دوو ئۆتۆمبیلە. بەپێی ئامارە جیهانیەکان ساڵانە نزیکەی 1,500,000 کەس بەهۆی تیژڕەوی و کەم و کوڕی لە ڕێگاوبان تووشی ڕووداوی هاتوچۆ دێن و دەبنە قوربانی. هاوکات نزیکەی 54 میلیۆن کەس بریندار دەبن. لەو ڕێژێش 5,400,000 کەس کەمەندام دەبن. تێچووی زیانە مادیەکانیش بە 600 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت. لەم چوارچێوێ ژامارەکانەوە دەردەخەن کە هەرێمی کوردستان بێبەش نییە لە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ چونکە ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنجی بەردەوامی سەرشەقامی لێهاتووە و زیانە گیانی و مادیەکان ڕوو لە زیادبوونن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 9 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 85,000 کەس بوونەتە قوربانی ڕووداوەکان و بەشێکیان لە ئەنجامی کەم و کوڕی لەو ڕێگا و بانانە دروست دەبن. لەو ماوەیە 37,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە. لەو ڕێژەیەش نزیکەی 78,000 کەس بریندار بوون و بەشێکی جەستەیان لەدەستداوە و کەمەندان بوون. لەو ڕووداوانە 7,000 کەس گیانیان لەدەستداوە. هەموو ئەو کەم و کوڕی و گرفتانەی کە شەقامەکانی خنکاندووە و بووە بە کێشە و هۆکاری ڕوودا و هەرچی پۆلیسی هاتوچۆی زەحمەت کردووە. وای کردووە بەردەوام لە شەقامەکان وەک چاودێر ڕۆڵ ببینن دەست بە ڕێخستنی ئۆتۆمبیلەکان بکەن لەو ڕێگا تەنگانە بۆ ئەوەی کۆنتترۆلی کەم و کوڕی و گرفتەکان بکەن. ئیدی بۆ ئەو ڕێخستنەش دەست دەکەن بە لێکۆڵینەوە و لێپێچینەوە لەو شۆفێرانەی کە سەرپێچی دەکەن هەر شۆفێرێک کە بە بیانووی خراپی شەقام یان کەمی شوێنی سوڕانەوە دەستدرێژی دەکەنە سەر شەقام و ئۆتۆمبیلی بەرامبەری. لە یەکەم هەنگاو ژمارەی ئۆتۆمبیل ڕادەگیرێن و شۆفێرەکان سزا دەدرێن. هذه برا بس بيجيك بس أغيك بيجيك راس بيجي بس الكفالة تيجي جاي ضمانة تيجي جاي بس إجازة خد الله.
کسایی که دمک نوکه دا و عائله و زاروک گلتنه اما خودنا که حادثه تو پیدا کی اما همین گیانه و همین مطرسیه دا تشی بیجی مرنت تناف کرد به توش ریدانت مازن بی کسایی که بگونه زاروک اگه تشتی به توش ریدانه کی اجرات جوار گیرم برو سایت هاتی اما تا نساخ قابل که خوش نساخ که خود توش ریدانه که بریندار بی خراب تلی کی ناچه برا ناچه بتوا روسایده از زانم بلا تا نساخ جهبت یا سا رساین جاده پارزی باشه برا اما روسایده و دینه که دیگه بگونه توشی ریدانه کی تا نساخ دی خوشی گل نساخی توش کی باشه برا رقم میدم سیجرا اینجا سنتی جوار گیرم تو شوفیر ترامبیلا کری سرته پیتوی اف سرنشینت گلتا تو بگیینی بسلامتی بگیینی تا جیانوی شخصیت ماترسیه دا به سر پیچه کری احتمال توشی ریدانه که بگیانه خوش دست بده اف سر پیچه تنه سر پیچه پیشجا بند شوا سر پیچه ریدانت مازن ترافیکی جه پیدا بند دیگه سزادان باشه شلای پلیس هاتنو چونه با موتو پلاس بی موتو نوینه اف سر پیچه تنه ریدان مازن جه پیدا بند حادثه مازن جه پیدا بند که اجازه سنوی تفته نه؟ اجازه تا درسته دوای سزادان و لێکۆڵینەوە دەچن بۆ سنتەری شار و بازاڕی ئەو شارە. ئێرە بازاڕی پارێزگای دهۆکە کە یەکێک لە قەرەباڵغترین شوێنەکانە. لێرە دەیان سەرپێچی تۆمارکران. ئیدی بەشێک لەو سەرپێچی کارانە سزا دەدرێن. ئەو سزایش بۆ ئەوەی نەبنە ڕێگر لە بەردەم هاتوچۆ بۆ خزمەتکردن بە وڵاتیان. پۆلیسەکان لە هەموو شوێنێکی ئەو ڕێگا و بانانە دەبیندرێن وەک جێگرەوە بۆ داپۆشینی کەم و کوڕیەکان لەو ڕێگایانە کە بووە هۆی ڕووداوی هاتوچۆ البته بروکه تانگیا جادت ما شوی که گشتی پارزگاه هاتو که آنجل پارزگاه هندی و که ما گلت بتن گلک ریدان پیدا منشه اگر هنده بار تانگیا جاده آنجی نبونا جاده که برفره بته اگر هنده گل جارا ریدان چه پیدا بن آنجی دبینی قلبالغا هر زیده پیدا بش اگر هنده بی جاده تاراده که بار تانگن آنجی شوفر مده به جاده کندو کولا یا هبونا تاسات جاده دا اف چنده بته اگر هنده قلبالغا قزیده تر جاده دا پیدا بد پلیس هاتنوچون همین که باشه حوال دا پتر قسم جاده دا پیدا کردن بتنه اگر هاری کاریا پلیس شوفر دیگر پلیس اینا بتن ده قلبالغ پیدا کرد اگر اولکه شوفر ما پیگیری نشان و حمایت جاده دا هاتنه حلاویستن نکن ترامبیلت خود در رزی پراوستن هاتنوچون خلط بکن بته اگر هنده قلبالغ پیدا بد رقمی بنویسه چەندین شۆفێر سزا دەدرێن. شۆفێرانیش نیگەرانن لە نەبوونی شوێنی وەستان و نەبوونی پلان بۆ چارەسەری ئەو دۆخەی هاتوچۆی پێوە جیرۆ دەبووە. بنویسه قلبالغا پیدا بشه اگر شوفرش بو هنده زابرته و نراوستاندنا درست یا ترامبیلا جاده دال جهنه درست آنجا دبینی شوفر مال جایی که ترامبیلا خورا گرد یا راوستان بیتن او جهه هر قدقه لپراوستد که هر روز درزی امریکا جاده دا بویا کلتورش لای شوفران و گفته اگر هنده قلبالغ پیدا بد یا انجی سرپیچیان روسایی دو هر روز گل سرپیچی دی برو باجی هات نوچون جاده دا البته اگر هنده قلبالغ قزیتر جاده دا پیدا بد کرتی اشم بیجمت اگر شوفر ما پیگیری تمام وان نشان و یاسا رساین جاده بکد دی رخصنه که گلک باشتر اجلای پلیس هات نوچونه و جاده دا هیت انجام داد. دیدنامه نورکه شوفر و سرپیچیت انجام دادن نش هنده که پارکت پیتوینینن بیتن پارک ها بجی با شوفر ما نه گشتیوی آستی توتل پارک ترامبیلا خوب پراسید یعنی جی بوی بارگیرانیه که توتل ترامبیلا خوب پارک پراسید بلکه تشته که یه سر رابوی او جا زورا پیتوی او که هشیاریا ترافیکل دف شوفری پیدا بد او دیدنامه تاراده که زور روشنبیلیا ترافیکل دف شوفر ما
نلوی آست پیتویه او هشیاریا ترافیکل دخل زۆر جاریش ڕەخنە لە پۆلیسی هاتوچۆ دەگیرێت کە بۆچی بە بەرچاویان بەدەیان سەرپێچی دەبیندرێت کەچی بە ڕۆژی ڕووناک ئەنجامی دەدەن بەڵام هیچ لێپرسینەوە ناکرێت و سەرپێچیەکان شەقامەکانیان زیاتر قۆڕخ کردووە و خنکاندویانە. Avrupa'ya zor opetiviye cihin peywandidar bir ilvi çande garan ko caddet ma Avrupa بیشین قباره که زور ترومبیلا سروا جاده هند بتا اگر هند قلبالق پیدا بد هبونا حجم که زیده ترومبیلا و هروسا اف سرپیچش لای شوفر آبت هنه انجام دان نراس نادرست و درریزی تا دماهی که بتا اگر هند قلبالق پیدا بد افریقا اگر ریک کادی هبت کنجی همشه بیشین وسیله کادیا و گوهاستنه بهت کاری میکانیزم کاری بهت دانان هبونا اندرپاسا یا انجی دربازگونا پیادهوانا جسراب شویه که درست گمان تدارینه اگر ابروکا جاده ما هبونا کندو کورو نباشیا جاده ما دبنا اگر اجبان ریدان دلتازین ترافیکی ابروکا جاده دا پیدا بند و که مد گله بن سر آسه هرم همی پروژانه چند ریدان ترافیکی و گنج دزان پیدا بند ترافیک لە کۆتایی دەیەوێت چیرۆکی ئەو خێزانەتان بەبیر بێنێتەوە کە خەونی خێزانێکی لە گۆڕنا بەهۆی ڕووداوی هاتوچۆ بۆیە ترافیک دەیەوێت یاسا و ڕێساکانی هاتوچۆ بکەینە بەرجی شۆفێریکردنمان لە شەقام تاوەکو گیان و سەلامەتی خۆمان و بەرامبەرمان پارێزراو بێت و چیتر نەبین بە خۆڵی گۆڕستانەکان هاوکات پێویستە لایەنی پەیوەندیداریش هەست بەو مەترسیە بکات و خەمخۆرانە هەوڵی چارەسەریە و دۆخە بدات. لە کۆتاییدا هەمووان دەبێت هەوڵ دەین کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ بنیاد بنین.